بیرکارانی ئازیزی پۆلی 12 جارێکی تریش بە مەبەستی خزمەتکردنی ئێوە مامۆستا ئەنوەر عوتمان پێتان دەگاتەوە لۆ باسکردنی بابەتێکی تر لە پرۆگرامی پۆلی 12 بابەتی ئەو ڕۆژمان قەسیدەیەکی جەمیلی کوڕی مەعمەریە لە وەحدەی چار کە قەسیدەیەکی غەزەلیە. سەرەتا لەبیر نەکەین ئەمە دەبی پێشی هەموو شتێک ناوی قەسیدەکان لەبەرکەین ئەفی الناسی ئەمثالی هیچ شاعرێکە بەرهەمی شاعرێکە ئەفی الناسی ئەمثالی بەرهەمی شاعر جەمیل بن مەعمەر. جا ئێستا دەچینە سەر باسکردنی ژیانی شاعر جەمیل بن مەعمەر. دەڵێن ساڵی ولادەی تێدا نییە، ساڵی ولادەی تێدا نییە، ئەو 700ەکەی کە هەیە ساڵی وەفاتیتی لێت نەشەوێگە لە وزاری هاتەوە، داوا لە تو نەکرایە، ساڵی ولادەی باز نەکرایە، تۆش داوات لێ ناکرێ بیزانی، بەڵام ساڵی وەفاتی 700ەکەیە. ولد في وادي القرى لەچێ لەدایک بووە لە وادی القرى. وادی القرى چێن دەردەگرتەوە؟ طبعا وادی القرى منطقەی حیجاز دەگرتەوە کە مەبەستیشمان لە حیجاز شاری مەکە و مەدینە و منطقەی نەجدە. ئەحەبە منذ صغری ابنة عم الله لە مناڵیەوە سۆز و خۆشەویستی کچە مامەکەی کە تەناو دەڵێ کچە مامەکەی ناوی چ بوو کە داوا کراوە لە تو بیزانی؟ ناوی بوثەینە بوو، ناوی بوثەینە بوو. تغزل بها فحيل بينه وبين الزواج منه. بەهۆی ئەوەی شعری خۆشەویستی و غەزەلی بەسەداگوت مامی لێی تووڕە بوو، لێی قەدەغیر کردەوە کە ئەو چ زەوازی لەگە بکە. لۆیە زوجت بآخر شووی با کەسێکی تر کرد. تألم وثابر على مواعيد ما. جەمیل زۆری ئازار و ئەشکەنجەی ناخ و دڵ و دەروون بینی، لۆیە هەوڵی داوەکو قەدیم جوانی لەگە ڕێی بێخی و بیبینی. هەر ئەوەشیان وای کردکەوە کە سوکارەکەی لێی تووڕە ببن و سکاڵای لە لای والی و دەسەڵاتداری شاری مەدینە لێ بکەن کە ناوی والیەکە چ بوو؟ مەڕوان بن الحەکەم. مەڕوانی کوڕی حەکەم والی شاری مەدینە بوو کەوا خەڵکانی کە سوکاری بەفەینە چوون سکاڵایان لەلا کرد. ئەویش ئەهدەڕە دەمە گوتی ئەوە ژنە و خاوەن پیا و خاوەن خێزانی خۆیتی گەروازی لێ نێنی ئەوە سزاکەت کوشتن دەبی. فهرب متنقلا بين اليمن والشام ومصر. ڕای کرد لە سنوورەکانی یەمەن و شام و مصر ماوە تا 2000 لە شاری لە وڵاتی مصر نیشتە جێکرا و خانوویەکی درایە لەوێن دەرێ نەخۆش کەوت و بەهۆی نەخۆشەکەشی کۆچی دوایی کرد ساڵی 701. ساڵی وەفاتەکەی چەند بوو؟ مردنەکەی 701 بوو. ئەوە دەربارەی ژیانەکەی. پێشەوەی باسی قەسیدەکەتان لەو کەم دەمەوێت بەبیر بەڕێزتان بینمەوە. باسی ئەومان کرد لە سەردەمی ئومەویەکان قەسیدەی غەزەل بۆ دوو زۆر. قەسیدەی غەزەل و خۆشەویستی و دڵداری بووە دوو بەش، بە یەک جۆر غەزەل نەماوە. ئەلغەزەل زۆرێکیان کە بەدەوی بوو ئی کۆچەرەکان بوو بەناوبانگە بە عوزری. ئەویان خۆشەویستەکە لایانی دەروون و لایانی وەفا و ئیخلاسی تێدا بوو، باسی لاشە و جستەی نەدەکرد. بەڵام زۆری دووەمی غەزەلیان کە باو بوو لە سەردەمی ئومەویەکان ئی حەڵدەڕیەکان بوو، ئی شارنشینەکان بوو، ئەویان زیاتر غەزەلێکی جەسەدی بوو، بەسەر لاشە و شوێنە هەستیارەکانی لاشەیدا دەگوت. جا ئەو قەسیدەی ئەو ڕۆ ئێمە کە باسی دەکەین و ئەو ڕۆ ئێمە خەریکی شیکردنەوەینا بریتیا لە قەسیدەی جۆری یەکەمیان. حەڵدەڕیەکە لە پۆلی 11 خوێندرایە عومەری کوڕی ئەبی ڕەبیعە. ئەو ساڵ ئەمە هەیتمان غەزەلەکە بەدەویە عوزریە. بەڵێ ئێستا دەچینە سەر قەسیدەکەی سەرەتا دەیکەینە کوردی پاشان شیکردنەوەی لە بۆ دەکەین. جەمیل دەری ئەفی الناسی ئەمثالی. ئایا لە ناو خەڵکا کەسێ وەکو من عاشق و خۆشەویست بێ؟ ئەبە القەلب ئیلا حوب بەثنەتە. دڵا ڕازی نییە جگە لە بەثنە کەسی تری خۆش بوێ، دڵا ڕەت دەکاتەوە جگە لە خۆشەویستی بەثنە کە مەبەستی پێ بوثەینەیە. بەثنە کورتکراوەیە، زۆر جا عەرەب کورتکراوە بەکاردەین نەک لە بۆ سوکایەتی بەڵکو لە بۆ سۆزداری و لە بۆ خۆشەویستی.
وەکو لە پێغەمبەریشمان صلی الله علیه وسلم وارد بووە دەیگوتە عائیشە یا عائیش لەناو عەرەب وا باوە لە بۆ خۆشەویستی زۆر جاران وشەکەی کورد دەکەنەوە جا ئەوەشکەی تێ بەثنا دڵە ڕازی نابێت جگە لە خۆشویستنی بەثنا لەم یەرید سیواها جگە لەو خۆشەویستی هەموو کچان و ئافرەتانی تر ڕەت دەکاتەوە وحب القلب بەثنەتە لا یەجدی ئەوە دڵ وا دەرێنە خۆ باش باش بە لێکدانەوەی لۆژیک و عەقڵ دەزانم خۆشەویستی بەثنە لۆ من هیچ سوودی نییە پاشەوەی کەوا شووی کردو بۆ خاوەن هاوسەری خۆی تعلق روحي روحها قبل خلقنا دەیەوێ بەهانە بینتەوە تێمان بگەینی هۆکار چییە ناتانی خۆشەویستی بەثنەی لەبیرکا لە کاتێک کە شووی کردیا دەرێت تعلق روحي روحها قبل خلقنا ئێمە و من و بثەینە زۆر لە مێژە خۆ یەکترمان خۆش دەوێ هێشتا زەوی و ئاسمانەکان دروست نەبووبوون مرۆڤەکان دروست نەبووبوون جیهانێکی تایبەتە و بەناوی جیهانی ئەڕواح ئێمە لەو کاتە ڕوحەکانمە عاشقی یەکتر بوو ومن بعد ما كنا نطافا وهو في المهدي نەکەر هێندا پاش ئەوەی کەوا من و بوثەینە هەر کەسێکمان لە ناو نوتفەی باوکمان بووین مەنی ئەو ئاوەی کە مرۆڤی لە دروست دەکرێت ئەو کاتیش ئێمە عاشقی یەکتر بووین وفي المهدي کاتێ ئێمە لە ناو بێشکە و لانچیشا بوو لە ناو بێشکە و لانچیشا هەر پەیوەندێکی خۆشەویستیمان لەگەر یەکتر هەبوو فزاد كما زدنا فأصبح ناميا بقد گەورە بوونی تەمەنمان خۆشەویستیەکەشمان گەورەی دەکرد و گەشەی دەکرد وليس إذا متنا بمنتقض ئەهدی وابیر مەکەوە کەوا مردن بتوانێت پەیمانی خۆشەویستی ئێمە وەشێنتەوە مردنیش لە توانای دانیا خۆشەویستەکە ئێمە هەڵبوەشێنێتەوە ولكنه باق على كل حالة خۆشەویستی ئێمە دەمینێ و پەیوەندی بە هیچەوە نییە دنیا چی بەسەدێ ئەوە کێشەنیە گرنگ ئەوەیە خۆشەویستی ئێمە وەک خۆی دەمێنێتەوە وزائرنا في ظلمة القبر واللحد لناو تاریکایی الحد و گۆڕیشا زازار خۆشەویستیەکەمان وەکو فائل سەردانمان دەکات وما وجدت وجدي بها أم واحد هیچ کەسێ لە دایکی خۆیان نەبووە کوڕێنیە لە دایکی خۆی بوو بیتن ئەوەندە خۆشەویستی بۆ کچێکەوی بەقەتەوەی ئەمن لە بۆ بثەینە هەیتم ولا وجد النهدي وجدي على هندي پێم مەڵێن شاعری بەناوبانگی عەرەب شاعری عاشقی بەناوبانگ کە ناوی نەهدی بوو کچێکی خۆش دەویست کچەکە ناوی هند بوو نا خۆشەویستی من زۆر زۆر لە ئی نەهدیش لە بۆ هندی زیاترە ولا وجد العذري عروة إذ مضى باسی خۆشەویستی عروەشم لۆ مەکەن عروە کچێکی خۆش دەویست بە ناوی عەفرا عروە کچێکی خۆش دەویست کچەکەی کە عروە خۆشی دەویست ناوی عەفرا بوو عروە کە لە تیرەی عوذرە بوو کە خۆشەویستەکەی وان دائیمەن بە پاک بەناوبانگ بوو خۆشەویستی من لە بۆ بثەینە زۆر زیاترە لە خۆشەویستی عروەش لە بۆ عەفرایی ولا من كان قبلي ولا بعدي بكرتي نلا بيش من كسب وعاشق به نلا دواي منش عاشقي وادبي كوا خوشويستك اون وفاء ودل صوزي اخلاصي تدابي على ان من قد مات صادف راحة خوزقبو كسانه دخوازي كوا مردن ضلي او كس او عاشقاني كمردن لو خوان اسوديان بيني لدسخ مخفت ازار رزقاريان بو وما بفؤاد من رواح ولا رشد تنهاد الله كي من خريجي ايش ازار ئەشکەنجەدانی منە ئەو دڵی من نەڕێ ڕاز دەدۆزێتەوە و نە ئاسوودەیش دەزانی تا ئێرە قەسیدەکە بە جوانی هات حەبەیتی یەکەم زۆر جوان کە قەسیدەیەکی عودری و پاک و خاوێن و عەفیفە باسی خۆشەویستی و وەفا دەکا هەرچەندە زیادە ڕۆی و غوڵی زۆر تێدا کردیا بەڵام بەیتی کۆتایی تێکی دەدا سنوور دەبەزێنی خەتی سۆر دەبەزێنی یەکاد و فەضیض الماء یەخدش جلدها نزیکە پڕوشکە ئاو شخت بە لاشەی دابینی نزیکە پڕوشکە ئاو لاشەی تنچی ئەزیەت بدا کەی ئیذا اغتسلت بالماء من رقة الجلد کاتێ بە ئاو خۆی دەشوار لەبەر ئەوەی لاشەی هەن لەنزە و نەرم و لارە ئاویش ئەزیەتی پێدەگەینی طبعا ئەوە وەسفکردنی لاشەیە وەسفکردنی لاشە لەلایەن شاعێرێک کە خۆشەویستەکەی خۆشەویستی عودری و پاک بی شتێکی جوان نییە شتێکی باو نییە شتێکە دەرچوونە لە یاسای شاعران وەکو دوایە باسی دەکەین بەڵێ ئێستا پاشەوەی قەسیدەکەمان کورد دەکردی ئێستا شیکردنەوەیەکی لە بۆ قەسیدەکەی دەکەین بزانین چ شتێش تێدایە لای مە گرنگ بێتن و ئیحتیمامی پێ بدەین دەڵێن شاعر دەرێ ئەبە القەلب
أبا ليربا معناه رفض هاتيا رفض مرادفكي سوانا كشيتيا وافقا ضدكي وافق ورضيه أبا القلب لو قصيدة مرادفة هي لبيتكاني كوتاي القلب فؤادي بكار هنا طبعا فؤاد قلب لو قصيدة رومانسية أو قصيدة عشقة قلب فؤاد مرادف يكترين هردوك بمعنى يضلدي أبا القلب إلا حب بثنته لم يرد سواها كوشي سوا دبينين دزانين بابتك بو استثناء كوشي سوا دبينين دزانين بابتك بو استثناء آية منفية يعني مثبتة طبعا لم أداة نفية إيه ما دام نفي بي زوري استثناء كدبيت مفرغ أجر داوى إعراب السواش ما اللي بكاتن يريد فعل فاعلة سوايك دبت مفعول به سوايك دبيت مفعول به منصوب علامة نصبه الفتحة المقدرة الفتحة المقدرة لم يرد سواها وحب القلب بثنة لا يجدي بسودة طبعا أو لا نافية هي وندي بنهي وطلب دانية تعلق الروح روحها قبل خلقنا والشيء قبل أجا ضدكي وقرين بيت سوانكي قبل يعني لبيش لهذا بيت بعد لدوا ومن بعد ما كنا نطافا وفي المهدي نطاف جمع مفردكي نطفيا كلو شو معناها كان باصدكي فزادك ما زدنا فأصبح نامي اسم فاعلة أولا برخاتري يا كي تنويني كسلك رويا وليس إذا متنا إذا أداة الشرطة بمنتقض أجر ضم كسر ما قبل الأخير بي دبيت اسم فاعل غير منتقض بعد باسم مفعول ولكنه تعارض استدراك باق اسم فاعل لسه وزن فاعل ثلاثية على كل حال كوات دلالة زمنك استمرارا زائر لسه وزن فاعل اسم فاعل لفعل ثلاثي ورجيايا كزاريا بيوندين يوان قبر لحديش لكتابي ايوه دري مرادف يكترين أجر متقارب المعنى نبن مرادفين بالي بيتكاني تير ما وجدت بيقوم ما يكنافية وجدي تتاني بيوندين يوان وجد بمعنى بينين دوزين ودي وجدش بمعنى شدة الحب دي خوش بيسنا برين جناسن أم واحد ولا وجد النهدي وجدي على هندي نهدي وهنديش نهدي وهندي أوش يعني جناسة شيء غير تامة لبروي تسلسل حروف كاني وكو يكترنينا ولا وجد العذري عروة إذ مضى قلت من لبير مكا عروة سيشي خوش ويستناوي أفراء أبوا أو ناوي لبردكي إذ مضى وجدي أو كاف أداتي تشبيه خوش ويستني عذري دكا لقر عروي لقر خوي فيوندين يوان قبل وبعد طباقا تضادا في ثواني يكترن قبل وبعد بيش باش على من أن قد مات قد تجس فعل ماضي تحقيق وتوكيد لبريس فعل ماضي فؤاد غوتمان بمعنى قلب ده مراد فكي قلب كلا بيتي كما هاتبو إذا من هي ليرة أداة الشرطة بلي أو قصيدة زياتر وكدبين خطابي غير مباشر بكارينا هروها أسلوبي خبريش بسيدة زالا خطابي غير مباشر وأسلوبي خبري إسا باسي جاني ما كدو الشعر كمان كرده كردي وشي كدنا وش معنا بوكر مايا باسي وشو معنا كام كين بزانين معاني الكلمات السريتين معاني الكلمات أو قصيدة يمان سمان بيدري النطاف جمع نطفة مفردك نطفة واتا المني تو
ئەو ئەوەی کەوا مرۆڤی لێ دروست دەبی. النهدي شاعر جاهلي شاعر سەدەمی نەفامیە بەچ بەناوبانگە حبی هند بەخۆشەویستی هند. وەجد چییە؟ حب الشديد خۆشەویستێکی زۆر. الرواح چییە؟ الراحة والسرور ئاسوودەیی. الفضيل سبو الماء المتناثر وردە ئاوی پەرت و بڵاو. هەیتمان ئەو جارە مرادفاتی مهم مرادفاتی زۆر مهممان هەیە لەو قەسیدەی. ئەبا بەمانای ڕەتکردنەوە دێ ئەوە ئەبینیە بەڵکو ئەبا واتە ڕەفەضە گوتمان پێچەوانەکەشی وافەقە و ڕەضیەیە. يجدي يعني ينفع سود بينين سود جاندن بسودي المهدي يعني السرير لو شعران بمعنى لانكو بيشكدي اللحديش دري قبر بلكو بشكل قبرك رشتيش بمعنى هدايته رين مايدي او تسمراد فمه معنى كبيستو قتابي خوشويست لبريان كي بالي مايتمان سياريت كجواب دينو دري في البيت الأول لبيت يكم تعبير عن صراع داخلي هزدكي تشيشو شريتي ناوخوه لناخي الشاعر أو زاني من صراعك داخلية ناخي الشاعر دري بابت سيا هو كارش سيا درين الصراع بين القلب والعقل تشيشي عاشقان هروايا شرو کێشەکە لە نێوان دڵ و لە نێوان عەقڵیانە هەروەکو ئیبراهیم ناجیش هەمان کێشەی هەبوو. عەقڵ دەرێ باشە و دەمەوێ عەفوان دڵ دەرێ باشە و دەمەوێ و حەزم لێیە بەڵام عەقڵ نالێکدانەوەی لۆژیشی لێ دەکا ئایا سوودی هەیە یان زەرەری هەیە. جا لەو نێوانە شەڕێک دروست دەبێت لە ناخی شاعر لە ناخی عاشق لە نێوان حکمی عەقڵ کە باشە و خراپەی دەوێ عەقڵی حکمی دڵەکەش کە تەنها خۆشیەکەی دەوێ. بين الاستمرار في حبه بثينة ضل دري بردوان بلا خوشويستي هرسن شوي كرديا بلام عقل دري عدم جدوى هذا الحب واصبهنا وخوشويستي سودي نمايا زاني من تشيشكا لنيوان عقل ضلا لنيوان بردوان بون واسينا هو كارثيا لو شاعر ناتاني خوشويستكي لبيركا سببي عدم نسيانكي تيا سببك اويا عجز الشاعر شاعرش وەکو من تو دەزانێ ئەو شتە بێسوودە بەڵام بێتوانایە لە توانای دانیە لە بیریکە نەکو حەزی لێیە لە بیرکە ئەویش بابەتەکە چییە؟ شاعرانی عاشق زیاتر سۆز و عاتیفەیان مزاڵە بەسەر عەقڵیان نەک بە پێچەوانەوە لایەنی عەقڵ کۆنتڕۆلی کردبن بەڵکو سۆز و عاتیفەکان عەقڵەکەی کۆنتڕۆل کردیە لۆی ناتانن خۆشەویستەکان لە بیر بکەن. ئەوە پرسیارێکی گرنگ. پرسیاری تر دەرێ حەز ناکەی ئەو قەسیدەیە زیادەڕۆیی و غولووی تێدایە شاعر کە باسی خۆشەویستیەکەی دەکاتن غولو دەکا کام بەیتی غولووە دەڵێم جا کام بەیتی غولو نییە زۆربەی بەیتیەکان غولووی تێدایە چونکە یەکێک لە مواسەفاتی شاعری غەزەلی عودری پاک ئەوەیە دەبی زیادەڕۆیی بکە لە نیشاندانی خۆشەویستەکەی. لەوێ دەرێن غولو لا بيتي دو سێ و چار و هەشت هەبوو. چۆن دەبێ ئینسان لە دایکی نەبوو بیتن هێشتان بوونی نەبی خەریکی خۆشەویستی بی. چۆن دەبی ئینسان لە ناولانک خەریکی خۆشەویستی بی. چۆن دەبێ لە ناو نوتفەی باوکی خەریکی خۆشەویستی بی. ئەدی چۆن دەبی پاژمەرگ کە بوونی نمایە خەریکی خۆشەویستی بی. ئەدی چۆن دەبی لاشە و جلدەکەی نەرمتر بی لە ئاوێ. بێگومان ئەوانە هەموو غولو زیادەڕۆییە. سەبەب چییە؟ سەبەب چی ئەوەندە زیادەڕۆیی دەکات؟ الرغبة في التعبير عن شدة الحب. شاعر دەیەوێ لە بۆ بثەینەی خۆشەویستەکەی بسەلمێنی کە زۆر زۆرم خۆش دەوێت. شاعرانی عاشق خۆشەویستەکانی خۆیان بە مانگ ناچوێنن بەڵکو دەرێن مانگ کەمێک بە تو دەچی لۆ ئەو غولووە هەتا ئاستی خۆشەویستەکەی خۆیان لۆ بەرامبەرەکان نیشان بدەن. هەروەها پرسیاری تریشمان هەیە دەبی ڕۆنکردنەوەی لە بۆ بکەین. دەڵێ ئایا جیاوازی بەیتی هەشتەم لەگەر حەف بەیتەکەی کە چ بوو؟ فەرقەکەی چ بوو؟ ئیختلافەکە لە چ بوو؟ اختلاف و جیاوازیەکە لەوە بوو تەغەزەلە بیجەسەد الحەبیبە لە بەیتی هەشت
کۆتابەیت غەزەلەکە چ بوو بەسەر لاشە و شوێنی هەستیار و کاتی خۆششتنی خۆشەویستەکەی بوو. ئایا دەکرێت قەسیدەکە غەزەلێکی عودری و پاک و بەدەوی بێ بێشتی وا بکە؟ دەڵێن هذا غێر شائع، ئەوە شتێکی بڵاو نییە، ئەوە شتێک نییە شوهرەی هەبی، شتێک نییە لەو جۆرە شاعرانە بوەشێتەوە، شتێکی باو نییە. بەڵکو غەزەلی عودری غەزەلی بەدەوی دەبی خەریکی لاشە نەبی، ئەدی خەریک چ بی؟ يركز في مزايا الحبيبة النفسية، تركيز بكات السر مواصفات لایانی ناخ و دەروون نەک لایانی لاشە لا الجسدية. تیتریش وفي الوفاء لها، باسی ئەوە بکە ئاستی وەفاداری لەو کچە چەندە، نەک باسی زوانی لاشە و سرنج ڕاکێشانی بکە. پرسیاری تەمان ئەوە مهم بوو، پرسیاری مهمن ئەوانە. پرسیاری پێنجەمیان دەرێ ئەگەر هات و تۆ ژیاننامەی شاعرت نەزانی بە تەنها بە خوێندنەوەی ئەو قەسیدەیە وەکو دەروون ناسێک کەسایەتی شاعرت چۆن چی دەکردەوە؟ دەڵێن هەمومان دەزانین ئینکاری ناکرێ شاعر شەدید التعلق بالحەبیبە، زۆر پەیوەستە و خۆشەویستی لە بۆ مستەینەی خۆشەویستەکەی هەبووە. دوو معاناتی دیتیا، ئازار و ئەشکەنجەی دیتیا، حرمان، بێبەشبوون، الشوق غەریبیکردنی، القهر داخ و خەفەت خواردن و غەدر لێکردنی. چیتریش شاعر زۆر سۆزدار و دڵناسک و عاتفی بووە، برەی نەرێش زۆر بە وەفا بووە، هەتا ئەو کاتێک کە کۆچی کردیا خۆشەویستی کچەی واز لێ نەهینایە. بەڵێ پرسیاری تر دەرێ ئەو قەسیدەیە چ جۆرە غەزەلێک زاڵ بوو بەسەری، نەک چ جۆرە غەزەلێک تێدا بوو، کامیان زیاتر بوو سەیتەڕەی کردبوو. تەمان ئەوە زۆر مهمە. دەرێن غەزەلە عودریەکە، غەزەلە پاکەکە، بەدەویەکە، کۆچەریەکە کە لەناو کۆچەران باو بوو. بەڵگەمان چییە؟ غەزەلی عودری چییە؟ الئیخلاص لامرأة واحدة، دەبی دڵسۆزی بۆ یەک کەس شووی کرد مرد نابی عشقی لەو کچێکی تر بڕوە. بەڵێ شاعر جەمیل وا بوو. الغلو في التعبير عن حبه لها، دەبی کە باسی خۆشەویستەکەی لۆ کرد زیادە ڕۆی بکە. بەڵێ ئەوەشیانی هەبوو. معاناة الفراق والحرمان، ئازار و ئەشکەنجەی دووری و بێبەشی ببینی، ئەوەشیانی بینی. لە هەمووی مهمتر عدم التركيز في التغزل بمفاتنها الجسدية، نابی شاعری عاشق زۆر تەرکیز بکاتە سەر چ جەخت بکاتە سەر شوێنە هەستیار و شوێنە فیتنەکانی لاشەی خۆشەویستەکەی لەبەر ئەوەی عیبەیەکە لە ئەو جۆرە شعرای. بەڵێ ئازیزان قەسیدەکەمان شی کردەوە، وەڵامی پرسیارەکانیشمان داوە، تەنها مایە بزانین شێوازی پرسیاری وزاری لەو بابەتێت چۆن هاتیتەوە و چۆنیش دێتەوە. دەڵێن یەکەم پرسیار دەربارەی ژیانەکەی کرایە کە دەرێتن شاعر جەمیلی کوڕی مەعمار ساڵی چەند لەدایک بووە؟ گوتم زۆر تەرکیز بکە سەرێ، قوتابیەکی زۆر غەرەتیان کردبوو. ئەو 701 کە ساڵی وەفاتی بوو بە ساڵ لەدایکبوونی تێگەیشت بوون. ساڵ لەدایکبوون لە کتێبی ئێوە نییە، 700 701 710 هیچی هەو نییە، لۆیە هەموو وەڵامەکان هەڵەنە. ژیانی شاعر لە کتێبی ئێوە باز نەکرایە. دووەمیان دەرێ کام غەزەلێک زاڵ بوو بەسەر ئەو قەسیدەی؟ طبعا گوتمان غەزەلی عودری، بەڵگەمان چێ کە غەزەلی عودری پاکەکە زاڵ بوو؟ دڵسۆزی لە بۆ یەک ئافرەت تێدا بوو، زێدەڕۆیی لە باسکردنی خۆشەویستەکەی تێدا بوو، معاناتی شەوق و بێبەش بوون ئەویش تێدا بوو. كل ما ورد الصحيح ڕاز دەکا، هەر هەمووی تەواوە، هەر هەمووی تەواوە، ئەو خاڵانە تێدا هەمووی مەوجود بوو. لۆیە وەڵامەکە چییە؟ وەڵامە ڕاستەکە وەڵامی دالە. بەڵێ ئازیزان لێرەش تانیمان کۆتایی بە بابەتی قەسیدەی ئەفی الناسی ئەمثالی جەمیلی کوڕی مەعمەر بینین کە بابەتێکی کورت و پوخت و ئاسان بوو. بە هیوای ئەوەی تانی بم بە جوانترین شێواز بە ئاسانترین شێواز سوود بە ئێوە بگەینم و پرسیارە گرنگەکانیشتان لە بۆ نیشان بکەم. هەر سەرکەوتوو بن.